الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس همو مروفيشي ژیر و عاقلی وەکو جەنابتان چاوی لە دوا ڕۆژ و لە ئایندەیە بۆ دابینکردنی دوا ڕۆژێکی خۆش و گەش هەر یەکێک لە ئێمە چەندەها شەو خەومان لە خۆمان حرام کردووە. هەموو مرۆڤێکی ژیر و عاقڵی وەکو جەنابتان ئامادەبوونی ئەم مزگەوتە بچکۆلە، ئێوەی بیسەران و بینەرانی ئازیز، بەڕێستان ماندووبوونی زۆرتان چێشتووە. ئەو ماندووبوونەت لە پێناوی هەر ئێستادا نەبووە، ئەڵێی بۆ داهاتووی ژیانم. زۆر جار دەستت پێوە گرتووە، هەندێک خۆشیت لە خۆت گرتووەتەوە، هەموو ئەوانەی کە حەزت لێ بۆ نەتکڕیوە، هەندێک لە پارەکانت پاشەکەوت کردووە. لەبەر چی؟ بۆ داهاتووی ژیانم، بۆ ئایندەم. و هەموو مرۆڤێکی ژیر و عاقڵ بە دڵنیاییەوە خۆی دەپارێزێ لەو شتانەی کە زەرەرن بۆ داهاتووی. هەر شتێ زەرەرمان لێ بدا لە داهاتوودا، مرۆڤی ژیر و عاقڵ دەبێ خۆی لێ بپارێزێ. ئێستا جەنابەت دیقەت بدە، ورد بەوە خوێندکارێک، قوتابیەک، تەلەبەیەک چەند شەو نخونی کردووە، هەتا وەکو خوێندنی تەواو کردووە. لە پێناوی چیدا؟ لە پێناوی ئایندەدا. کرێکارێک ئەو هەموو ماندووبوونە هەموو ڕۆژەکانی ژیانی بە کرێکاری دەباتە سەر. کاسبکارێک، بازرگانێک چەندەها جار ژیانی دەکەوێتە خەتەرەوە. لە پێناوی چیدایە؟ لە پێناوی داهاتوودایە. مرۆڤی ژیر و عاقڵ بەڕێزان بەس بۆ ئەمڕۆ ناژی. مرۆڤی ژیر و عاقڵ تەنها بۆ ئێستای ناژی، سەیری داهاتوو دەکا، سەیری ئایندەی ژیانی خۆی و ماڵ و منداڵی دەکا. هەموو ئەوەی کەوا دەخوێنێ بە ئومێدا ڕۆژگارێک پلەیەکی هەبێ، پێگەیەکی هەبێ. هەموو ئەوەی کار دەکا لە کرێکارێکەوە تاوەکو دوکاندارێک تا بازرگانێک، بۆ ئەوەی کەوا ژیانی خۆش بێ، خانووی خۆی هەبێ و کرێچی نەبێ، ئۆتۆمبیلی خۆی هەبێ و ماڵ و مناڵی لەسەر جادەکان نەبێ، پێی خۆشە محتاجی دەستی نامەرد نەبێ. پارەکانت هەموو ئێستا سەرف ناکەی، پاشەکەوتی دەکەی بۆ ئەوەی ڕۆژگارێک ئەگەر وەکو ئێستا موچەن نەبوو، ئەوە غەدر لە میلەت دەکرا، کار و کەسابەت کەس بوو، بۆ ئەوەی محتاجی دەستی نامەردان نەبی شتێکت لە ماڵەوە پاشەکەوت کردبێ، بۆ ئەوەی لەم و لەو نەپاڕێیتەوە. ئەمە کاری ژیرانە، کاری مەردان و جوامێرانە. وەڵڵاهی خۆش پێی خۆشە. خەڵکێک هەیە بە ناوی دینی ئیسلامەوە دەڵێ ئەوەندە بڕوانیە داهاتوو خراپە. ناعەزیزم، بەخوا خوش ئەمەی پێخۆشە. ئەمە تا ئێرە هەموو ژیر و عاقڵێک هاوڕایە لەسەری. بەڵام بڕواتان هەبێ، وەڵڵاهی دوا ڕۆژی ڕاستەقینە بریتیە لە قیامەت. دوا ڕۆژی ڕاستەقینە بریتیە لە بەهەشت و حەسانەوەی هەتایی لە بەهەشتا. ئای بەداخەوم، زۆر بەمان مستەقبەل و داهاتوو ئایندەمان تەنها پەیوەست کردووە بەم چەند ڕۆژەکەمەی ژیانی دنیاوە. عەرزم کردن پەیوەست بوون بە کار و کەسابەتی زۆر و ماندووبوون و شەو نوخنی لە پێناوی داهاتوویەکی باش بۆ خۆت و ماڵ و منداڵت کە محتاجی دەستی نامەردان نەبی، خوش پێی خۆشە و جێی دەستخۆشیە. بەڵام لەسەر حسابی قیامەتەکەمان نەبێ. حەد نەڵی دنیا ئەی قیامەت، بەخوا ئایندەی ڕاستەقینە و دوا ڕۆژی ڕاستەقینە قیامەتە. ئەو بەهەشتەیە کە ئاسوودەی و ئیسراحەت تەنها و تەنها حەسانەوە لەوێدا بۆ یەکجاری هەیە. بەڵام ئەم بەهەشتە بۆ چێیە؟ چێ قیامەتی ئاوەدانە؟ چێ بەهەشتیە؟ خوای پەروەردگار وڵامی پرسیارەکانی ناو ناخی یەک بە یەکمان دەداتەوە. دەفەرمێت تیلکە الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا والعاقبة للمتقين. سورة القصص آية 83. ئەو دارەی ئاخرەتە، تیلکە دوور و درێژە ڕەبازی قیامەت، کاکە هەر بە ڕۆژێک و دڵگەرمبوونێکی ناو جومعەکە نییە، ئەبێ بەردەوام بی لەسەر ئەم ڕێبازە.
ئەم داری قیامەتە ئەم داری ئاخیرەتە چێ سەرفرازە تێیدا بۆ ئەو کەسانەی لا يريدون علوا في الأرض ولا فسادا والعاقبة للمتقين. با چەند دەرسێک لەم ئاەتە وەرگرین، با هەموو جا کە لە خزمەت قورئان دابووین لە وتارەکانماندا با تەفسیری کوردی بە وشە بۆ وشەی نەکەین، با خاڵ بە خاڵ بچینە سەری، با وشە بە وشە دەرسی ژیانی لێوەرگرین، دەرسی بیر و باوەڕ و ئیسلامەتیمانی لێوەرگرین. یەکەم ئەم ئاەتە پێمان دەڵێ خۆزگەی دڵ و کردار وەکو یەکە، خۆزگەی دڵ و کردارەکانمان وەکو یەک لای خوا حسابی بۆ دەکرێ. ورد بنەوە لە ئاەتەکە بەڕێزان، نەیفەرموو تیلکە الدار الآخرة نجعلها للذين لا يستعلون ولا يفسدون، وای نەفەرموو. ئەی چی فەرموو؟ فەرمووی لا يريدون علوا في الأرض ولا فسادا. ئەمانە نەک کاری خۆبەزگریان لەسەر زەویدا نەکردووە، نەک تێکدەریان نەکردووە. خوا دەفەرمێ هەر نایانەوێ، چونکە دوو جۆر کەسمان هەیە. کەسی وا هەیە دەسەڵاتی نییە، بێدەسەڵاتە، هیچی لەبەردەستانیە، ئەینا لە ناخەوە پەنگ دەخواتەوە خۆی بە گەورە نیشاندا، خەڵکی زەلیلکە، خەڵکی بە کۆی لە بکە، بەڵام هیچ دەسەڵاتێکی نییە. تۆی مسلمان کە ئەهلی بەهەشتی لا یوریدون، پەروەردگار دەفەرمێ هەر لە دڵەوە نەفرەت لەوە دەکەی خۆ بەزل بگری، هەر لە دڵەوە نەفرەت لەو کەسانە دەگری کە خەڵکی عەزیەت دەدەن و زەلیل دەکەن و زەبوون دەکەن و دەکەن بە کۆیلە. لا یوریدون وشەکانی قورئان چەند لە شوێنی خۆیاندان. ئەگەر دەتەوێ بەهەشتی بی ئەبێ لە دڵەوە حەزت بەوە نەبێ کەوا خۆت بەسەر خەڵکا فەڕزکەی. ئیمامی عەلی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەگەر بە قەیتانی پێڵاوەکەت حەزت کرد لە خەڵک باشتر بی و خۆت بەسەر خەڵکا ڕادەی ئەمایەتە دەتگرێتەوە، هەڕەشەکەی قیامەت دەتگرێتەوە. قیامەتت داوەدان نابێ ئەگەر بە قەیتانی پێڵاوەکەت تەکەبور بەسەر خەڵکا لێدەی. ئەگە بە سارەکەت، بە خانوەکەت، بە پێگەکەت، بە موچەکەت، بە شەهادە باڵاکەت خۆت بە ڕەفیقی خەڵک نەزانی، قیامەتت وێرانە. بەخوا هیوا هەیە ماتۆڕێکی هەیە بەداخەوە زۆر بە سەقەتی بەکاری دێنێ، لە دڵەوە خۆزگە دەخوازیە ئۆتۆمبیلی هەرە مۆدیل بەرزی پێبێ، ئەمجا بزانە چۆن کیبر بەسەر خەڵکا لێ دەدا، چۆن ژیانی خەڵک ناڕەحەت دەکا. خۆم هیچی نەبوو لە دنیادا، هەر پاسکیل و ماتۆڕێکی هەبوو، بەڵام بە ئەوەی لە ناو دڵیا بوو خوا لەگەڵ ئەو زاڵمانە حسابی دەکا. هیوا هەیە دەربارە، دەربار ئەزانن کێیە؟ ماستاوچی بەردەمی مەسئولەکان. ئەم هیچ نییە، ئەم بەس بەڵێ قوربان و دەست لەسەر سنگ و سەر لە قاندنی بۆ هەیە، بەڵام لە دڵەوە ئەوەندە پیسە بەخوا دەسەڵاتی ئەو مەسئول و کار بەدەستە گەورەی هەبێ لەو خراپترە. خوا لە قیامەتە ڕێک بە حسابی ناو دڵی خۆی لەگەڵ دەکا، لەگەڵ ئەو زاڵمایە حەشری دەکا. لا یوریدون، ئەبێ لە دڵەوە نەفرەت بکەی لە خۆ بەزلگری، نەک لە بێدەسەڵاتیاندا، ئەمە کوردیەکەی و پوختەکەیەتی، لە دڵەوە حەزت پێی نەبێ، نەک ئەوەی دەسەڵاتت نییە. ئێستا جەنابت لەوە ئەچێەوە پرسیارە بکەی، مامۆستا یعنی ئێمە نە پارەمان بوێ نە پلەمان بوێ؟ نەوەڵڵا ئیسلامی من قورئانەکەم واناڵێ، ئیسلامی من دەڵێ با پلەدار بی، هیچ پلەدارێک ناگاتە سولەیمان لە دەسەڵاتە، بەڵام فەرمووی هذا من فەضلی ڕەبی، هیچ پلەدارێک و دەسەڵاتدارێک ناگاتە زوڵقەرنەین، بەڵام فەرمووی هذا ڕەحمەت ڕەبی. تۆش ئاوا بڵێ، چونکە مرۆڤایەتی بەڕێزان، هەموو مرۆڤایەتی کە گیری خواردووە بە درێژایی زەمان و زەمین، گرفتاری پارەداری خوانەناسی خۆ بەزلزان بووە. پارەی هەیە خوا ناناسێ، خۆ بەزلزانی خۆ فەڕزکە لە بەسەر خەڵکە. هەموو مرۆڤایەتی گرفتار بووە بەدەست پلەداری سیاسی دەسەڵاتدار کە خوا ناناسێ، خۆی پێ هەموو شتێکە. قورئان باسی کێمان بۆ دەکا؟ باسی فیرعەون و قاڕون. خۆ بەڕێزان فیرعەون و قاڕون هەر تەنها دوو نمونەی دوو مرۆڤ نین کە ڕابردبوون لە مێژوودا. ئێستاش لەم سەرزەویەدا، ئێستاش لای ئێمە گرفتاری چین؟ فیرعەون دەسەڵاتداری سیاسی کە لە خوا ناترسێ لە حسابی خوا، بڕۆی بە قیامەت نییە،
خۆشی پێ هەموو شتێکە بەسەر خەڵکە ئەڵێ من چۆن بیر بکەمەوە دەبێت تۆ وا بیر بکەیتەوە من چۆنم حەز دەبێت تۆ بێژم عەش ئابەدڵی من بخوێنیەوە ئەخی ئێمە گرفتاری ئەوەین دووەمیان پارەدارێکی خوانەناسی وەکو قاڕون کە دەڵێ بازار گرنگ ئەوەیە من حەزم لێ چۆنی هەڵسوڕێنم و چۆن سودمەند بم لەسەر حیسابی خوێن و گەدە و قوتی منداڵەکانی تۆ چاو لێ هەموو مرۆڤایەتی ئەو دوانە هەڵیتەکان بەڵام خۆزگە کەسانی وەکو سولەیمان پێغەمبەرمان هەبن دەوڵەمەندی ئاوا خۆزگە سیاسی و دەسەڵاتدار و پلەداری وەکو زولقەرنەینی عادلمان هەبێ ئەمجا بزانە هەم خۆی دەحەسێتەوە هەم هەموو میلەتان لەژێر دەسەڵاتیدا دەحەسێنەوە هەم هەموو مەزڵومان لەژێر ستەم و نادارپەروەریدا ڕزگاریان دەبێ نێتی ناو دڵ زۆر شەرتە ئەگەر دەتەوێ بەهەشتی بی ئەبێت لە دڵەوە ڕقل لە خراپە بێ نەک لە بێدەسەڵاتیە لە سوورەتی ئەننور ئاەتی 19دا پەروەردگار دەفەرمێ إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة برزان إيمان دارك أهل إيمانا أهل مزقوتا وكتو مسلمانا باكو بيقردا بروباغنديكي بدوا دخريه دیعایە و ئەشعەیەکی بەدوا دەخرێ ئەڵەن فڵان کەس ئەم خراپەی کردووە ئەوە کوڕێکە کچێکە ئەیانەوێ ناوی بزڕێنن ئەوانەوێ بیشکێنن کەسایەتی لە ناوبەرن جەنابەت یەک کەلیمەت لەبارەیەوە نەوتووە تۆ بوختانەکە نەکردووە لە فەیسبووکە لایک و کۆمنتت بۆ بوختانچیەکان نەکردووە دەستخۆشی لێ نەکردوون یەک کۆمنتت نەنووسیوە شێرت نەکردووە بە خەڵکا بڵاوت نەکردوێتەوە تەنها لە دڵەوە خۆشحاڵی لەخوا بەزیاد بێ فڵان کەسیش ئەوە سەمعیان شکان باش وتیا چوو ئەها تحبون إن الذين يحبون بەس حبەکەت هەیە بەس لە دڵەوە پێت خۆشە نە زمانت بەکارهێناوە نە پەنجەت بەکارهێناوە نە شتێکت نووسیوە نە بە خەڵکت وتووە بەڵام خوا سەیری نێتی ناو دڵت دەکا لە دڵەوە دەزانی ئەم موسڵمانە بێ گوناها بێ تاوانە دیفاعی لێ ناکەی لە دڵەوە خۆشحاڵی بە کەسایەتی بشتێ والله على رغبتك ومحبتك للإشاعة لەبەر ئەوەی محەبەتت هەیە بۆی پێت خۆشە و دڵت پێی خۆشە ئەو هەڕەشە توندەی کە خوا دەفەرمێت لەهم عەذاب ئەلیم في الدنيا والآخرة تۆش دەگرێتەوە بابەتەکان سام ناکە ئەم بەهەشتا کە دەتەوێت بەدەستی بێنی ئەبێت لە دڵەوە حەزت بەم بابەتانە نەبێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار لسورة هود آياتي 113 پەروەردگار دەفەرمێ نەچن مەیلی دڵتان هەبێ بۆ لای زاڵمەکان ناوەڵا قورئان وای نەفەرموو نەیفەرموو ولا تركنوا إلى الظالمين سەیری وردیەکانی قورئان کەم بەڕێزان ئەگە ئاەتەکە بیفەرموایە ولا تركنوا إلى الذين إلى الظالمين نەچن پشتیوانی زاڵمەکان بکەن و لە دڵەوە خۆشتان بوون نانا إلى الذين ظلموا ئەگەر کەسێک یەک جاریش ستەمی کرد ئەگە براکەی خۆت بوو لەگەڵ فڵان کەسا کێشەی هەبوو بۆ یەک جار دەویستەمی لێ بکە تۆ مەڵێ لەبەرەوەی برامە لەبەرەوەی هاوحیزبیمە لەبەرەوەی خزممە لەبەرەوەی عەشرەتمە ئەبێ دیفاعی لێ بکەم مادام زاڵمە لەگەڵی مەبە بۆ یەک جاریش ئەمە نەفەرمووە ولا تركنوا إلى الظالمين إلى الذين ظلموا یەک جار دەوێستەم بکە فتمسكم النار چونکە تووشی ئاگر دەبی چونکە تووشی جەهەنەم دەبی توش عاقبەتی تۆش لەگەڵ ئەو زاڵمە لە جەهەنەما کۆ دەبێتەوە پەشیمانی دنیا و قیامەتە نەهیەکە لەسەر چییە بەڕێزان الركون بەدڵ حەزت پێی بێ ئەن تەرتاح ئیلەیهم لە لای زاڵمێکدا دەنیشی زۆر حەز بکەی ڕسمێکی لەگەڵا بگری ئەی قڕ بەسەرمان خەڵکی ئەم زەمانەی ئێمە حەزەکە ڕسم لەگەڵ زاڵما بگرێ زۆر پێی مرتاحە شانازی پێوە دەکا شانازی پێوە دەکا ناسیە بڵێ وەڵڵاهی جەنابی سەرۆک وەڵڵاهی خەڵک وەزعی باش نییە هەر بەس دەستی بیگاتێ و سێڵفێکی لەگەڵا بگرێ ڕسمێکی لەگەڵا بگرێ و بڵاوی کاتەوە خوا بە ئەوە تۆ دەخاتە دۆزەخەوە فتمسكم النار تستأنس بوجودهم زۆر لە دڵەوە مرتاحە بەبوونیان ئەڵێ وەڵڵاهی لێمان تێک نەچێ معاشێکی بندیواریان بۆ بڕیمەوە دەوام ناکەم و بەخشکەی معاشەکەم دەخۆم خواخواتی ئەم دەستگا گەندەڵە هەر بمێنێ
والله براشی نەکەم چونکە تەستەئنیس بوجودهم ستەم و ستەمکار لە هەر شوێنەکە هەبوو تۆ لە دڵەوە مرتاح بووی بەبوونەکەی ئەمە ئاەتی قورئانە واللهی لە ناو دەچی ئیشی تۆ ئەوەیە بڕۆی نەسیحەت بکەی قسەی خێر بکەی بە کردار بڵێ من معاشە گەندەڵەکەم ناوێ بن دیوارەکەم ناوێ واسیتەکەم ناوێ عدالەت و دادپەروەریم دەوێ ئەمجا ڕزگارت دەبێ الحساب على الإرادة على المحبة على التمني حسابي قيامتي هل يشك ليما لسر چییە لەسەرەوەی ئیرادت بەچبووە حەزت بەچبووە چیت خۆش ویستووە ئاواتی چیت خواستووە ئەگەر دەتەوێت بەهشتی خوا جێگات بێ بەس تەمەنای چاکە بکە بەس تەمەنا و ئاوات و خۆشەویستیت بۆ چاکەکاران و خواناسان و ساڵحان و پاکان بێ دووەمیان قورئان دەفەرمێ ولا فەسادا یعنی لا یوریدونە فەسادا لە ژیانە جەنابەت لە ژیانتە بە دەستی تۆ بە زمانی تۆ بە کەلیمەی تۆ ژنومێردێک بەینیان تێک نەچوو بێ قەت قسەیەکی خراپت لە بەینی کەسان نەکردووە بەڵام کاتێک کە دەبیستی فڵان کەس ژنەکەی تەلاقدا لە دڵەوە خۆشحاڵ بی چی بۆ خەڵکی بژێڕیەوە تەلەفۆن بکە ێزانی فڵان کەسی لەگەڵ خێزانی لێک جیابەوە قاقایەکی بۆ لێدەی خۆ تۆ زمانت تیا نەبوو بەڵام یوریدون حەزت پێیەتی لەگەڵ ئەو خراپەکاریە تۆش دەچێتەوە زەخەوە ئەو کەسەی کە دەبیستێت دوو شەریک لێک جیابوونەوە دوو کەس زۆر یەکتریان خۆش دەویست هاوبەشی مامەڵە و کڕین و فرۆشتن و بازرگانی بوون هەردووشیان پیاوی ساڵح و پاکخۆرن کەچی شەیطانێک چۆ بەینیانەوە بەینی تێکدان تۆ نە زمانت تێدا بۆ و نە کردارت تێدا بۆ بەڵام لە دڵەوە خۆشحاڵ بووی وتت لەخوا بەزیێ بێ فڵان کەس و فڵان کەسیش لێک جیابوونەوە دڵنیابە لەگەڵ ئەو کەسەی کە بەینەکەی تێکدان تۆش دەچێت ڕیزی فاسی دەکانەوە ئەو کەسەی حەز بکە ئەمنیەتی وڵات تێکچێ یعنی بە حیاتی جەنابەت نە ئێرهابی بووی نە تیرۆریست بووی نە کەست تەقاندوێتەوە نەخۆت تەقاندوێتەوە بەڵام بە ئارامی وڵاتەکە و کوردستانەکە خۆشحاڵنی حەزت کرد لە ناو خۆدا شەڕ بێ لە دەرەوە هەموو ڕۆژێ درۆن و تۆپ بێ و ساڕۆک بێ و لێتدا و هەرا بێ ئیتر بەڕاستی بەس ئەوەی کە لە دڵدا حەزت بە نائارامی وڵاتەکەیە تۆ لە ڕیزی مفسیدینی تۆ لە ڕیزی خراپەکارانی ئەی بۆ دوعا ناکەی هەمیشە بڵێ یا ڕەبی خوایە وڵاتەکەم تێک نەچێ بڵێ شەڕی ئێمە لەگەڵ گەندەڵکارانە خۆ لەگەڵ نیشتیمانەکەی خۆمدانێ بەڕێزان گرفتی ئێمە لەگەڵ ڕێگایە نەک لەگەڵ ڕێبوار ئێمە ڕقمان لە فڵان کەس و فڵان کەس نییە ئێمە ڕقمان لەو ڕێگایەیە کە خەڵکی مەویست کرد لە کوردایەتی خەڵکی مەویست کرد لە دەوڵەتی سەربەخۆی کوردستان خەڵکی ناومێت کرد لەوەی حکومڕانێکی کوردی دادپەروەر هەبێ لەگەڵ ئەوانە گرفتمان هەیە بەڵام بێ شەو ڕۆژ دوعا بکەی خوای ئەمنیەتی وڵاتەکەم تێک نەچێ ئەمنیەتی کوردستانەکەم تێک نەچێ وڵاتەکەم شەڕ و ئاژاوی ناوخۆ و دەرەکی تێ نەکەوێ چونکە ئەو کاتا یەکەم کەسێک ئێمە موسڵمان زەرەت دەکەین ئیسلامی ئێمە لە ناو بازنەی ئازادی و سەلامەتی و حکم وڵاتێکی هێمن و دوور لە شەڕ و ئاژاوەدا گەشە دەکا ئیسلامەتی ڕاستەقینە هەر شوێنێک ئاژاوە و شەڕی تێدا بێ و خوێن ڕشتنی تێدا بێ و تەقە و تەقینەوەی تێدا بێ بەرەو شکست دەڕواتەوە بۆیە دەبێت دایمە ڕقل لە فەساد بێ لە وڵاتەکەتدا والعاقبة للمتقين عاقبة دوا ڕۆژیش بەڕێزان بۆ کێیە بۆ ئەو کەسانەیە کەوا متقین ئەمە ئەتە پێمان دەفەرمێ والعاقبة داهاتوو بۆ متقیەکانە یعنی ژیانی متقیەکان لە ژیانی ڕۆژانەی خۆیاندا تووشی زۆر گرفتاری دەبن بدايتهم محرقة بخواست سرتاي جياني تقواكاري زور سوتيانرا بلام دڵنیابە لە داهاتوودا والعاقبة للمتقين داهاتوو بۆ چاکەکارانە شێ متقیە إن المتقين في جنات وعيون ئەو کەسانی کە متقین لە ڕۆژی قیامەتە لەناو باخەکانی بەهەشتا ئەو هەموو شەلالەی ئاو تافگەی ئاوە جوانە دێتە خوارەوە هەر شیرینە سەیری کەی هەرچی خەم و خەفەت بێنیتە پیری ڕوت تێناکە قەت نەخۆش نابی قەت خەتەرەیەکی خراپ بەدڵتانایە ناحەزی کەس نی و کەس ناحەزن نییە ئەزانی ئەم بەهەشتە بۆ چێیە هەر لە سوڕەتی زاریات لە ئاەتی 15 بە دواوە بیخوێنەوە لە 16 دەست پێ دەکا كانوا قبل ذلك محسنين أو كسان للدنيا دا شاكا كاربون يعني لحد شوين كابن خلق أماجان بيدكا
ئای ڕەحمەتی خوا لەو دەوڵەمەند دەبێت بەخوا لە هەر شوێنەکە بە پارەکانی ئاوەدانی بوون بۆ گەڕەکەکە بۆ شارەکە بۆ میلەتەکە بۆ وڵاتەکە فڵان کەس بە عیلم و زانستەکەی مامۆستای وایە کە دەمرێ ئەمجا خەڵک ڕێزی دەستگرێ ئەمجا دەزانن چ بەرەکەتێک لە وڵاتە ڕۆیشت لە زانکۆکەدا لە ئامادەیەکە ڕۆیشت هەیە بە پلە و پۆستەکەی کەم بێیان زۆر بێ ئەم پلە و پۆستەی لە خزمەتی خەڵکدایە هەیە بە نووس و نەسیحەتەکانی الحەمدولله ئەوەی بەخوا ئێمە لەم مەلایەتیا دڵمان پێخۆشە خەڵکی نە شاهید بن نە دنیای ئێوەمان دەوێ نە پاروی ئێوەمان دەوێ نە پارەی ئێوەمان دەوێ وەڵڵای ئەوەی دڵمان پێخۆشە نوسحە نەسیحەتە ئای چەند شادمان دەبین کەسێ لە مامۆستا بۆی وتاری تۆ ڕوون کردە خوا ژیانم گەڕایەوە لەگەڵ خێزانمان تەبا بووم بە خۆمدا چوومەوە ئەمە كانوا قبل ذلك محسنين هەر کەسێ خەڵک شاهیدی بۆدا کەمای خێر و چاکە بۆ بۆی والله بەهشتی خوا جێگایەتی دووەمیان ئەهلی شەو نوێژن كانوا قليلا من الليل ما يهجعون كم شەو هەیە ئەم متەقیانە لە نیوەشەوە لە بەری بەیانیا بە ئاگانە بن و نەچنە سەر بە ماڵ و شەو نوێژ نەکەن کەم شەو هەیە وبالأسحار هم يستغفرون ئەمجا قورئانەکە چەند وردە خاڵی سێم هیوا هەیە ئەهلی شەو نوێژە بەڵام بەداخەوە بۆ هەموو کەسی باز دەکا فڵان کەس خۆزگا ئاگال لێم بێ بەخوا هەموو شەوێ مامۆستا یەک سەعاتی دەمێنێت لەسەر بەرماڵم خەریکی تەسبیحات و گریانم بۆ خوا نا ئەمانە کە متەقین و عاقبەت و دوا ڕۆژ بەس بۆ ئەمانە قورئانەکە دەفەرمێ لە بەرەبەیان و نیوەشەوە شەو نوێژی کردووە بەڵام لە دەمە و بەیان و نوێژی بەیانیدا تەسبیحاتی خوا دەکات دەڵێ ئەستەغفر الله یا ڕەبی خوا لێم ببووری یعنی تەکەبور بە شەو نوێژەکەیەوە لێ نادا ئەمجا زیاتر داوای لێبوردن و لێخۆشبوون لە بەری بەیانیاندا لە خوا دەکا ئەگەر دەتەوێت ئەهلی بەهەشبی بەیانیان زیکری ئەستەغفر الله زۆر بکە ئەمجا قورئانەکە تەواوی دەکا خاڵی چوارەم هەیە شەو نوێژی زۆرە بەڕێزان هەیە ئەستەغفر الله زۆرە لە بەری بەیانیاندا هەشە علم و زانستی باشیشی پێیە بۆ خەڵک بەڵام یعنی دەست قوچاوە بەڵام لە ماڵەکەیدا هیچ ناکا بەخێر قورئان دەفەرمێن نا خاڵی چوارەم وفي أموالهم حق معلوم حق للسائل والمحروم وفي أموالهم حق للسائل والمحروم ئەوە زەکاتەکە دەفەرمێ هەر هیچ قەت زەکات لە ماڵیاندا ناهێڵنەوە ئەوە میراتی خوشک و برا کە بۆیان ماوەتەوە ماڵی کەستیان بەخوا لە ماڵانیە سەر ڕاوەی نەمیراتی خەڵکیان خواردووە ی خوشک و براکانیان نە زەکاتی فەقیر و هەژار لە ماڵیان داماوە هێشتاش خێرکردن یارمەتی کەسانێک دەبن کە پێویستیان بە خێرکردن هەیە دەگەڕێن بە دوی مەحروم و بێبەشێکە لەبەر عیزەتی نەفس و کەسایەتیان ڕووی سواڵیان نییە و داواکردنیان نییە دەڕۆن و خەڵکی لە گرفتاری ڕزگار دەکەن کەواتە با کارمان پوخت و بێڕیا بێ بۆ ئەوەی بەهشتی خوا جێگامان بێ بەڕێزان دیقەتی هەنگ بدەن هەنگ بەردەوام بەنهێنی کار دەکا زانەکان دەڵێن کاتی خۆی ئەرستۆ هات شانەی هەنگوینی دانا خانەکانی بۆ دانان بەڵام لە شوشە دروستی کرد یعنی پورەکەی بۆ دروست کرد لە شوشە دروستی کرد ئەڵێ هیچ هەنگێک نەچوە ناو ئەم کلۆرەوە ناو ئەم شوشەیەوە هیچی نەچوە ناویەوە هەنجوونی تیادانە ناو دروستی نەکرد چونکە شوشەکە دیارە ئێستا جەنابەت دیقەت بدە هەنگ لەکوێ لە شاخەکانە دروست دەکات دەچێتە ناو قەڵشی شاخێکەوە لە شوێنێکە مرۆڤ زۆر بە وردی بە دوویدا دەگەڕێ ئەمجا دەیدۆزێتەوە لە شوێنی نادیارە هەنجوین دوادنە دروست دەکات یان کوردەواری دەڵێ هەنگی ناو کلۆرەدارە ئەچێت لە کلۆری دارێکە لە درزێکی بچووکەوە دەچێتە ژوورەوە لەو پەنهانیەدا ئەم هەنجوینە جوانە دروست دەکات یان خۆی لە قوڕ دروستی دەکەن ئێمە لە قوڕ و لە تەختە بۆی دروست دەکەین بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ مثل المؤمن مثل النخلة لا تأكل إلا طيبا ولا تضع إلا طيبا نمونەی ئینسانی ئیماندار وەکو هەنگ وایە پاک نەبێ نایخوا بەرهەمی پاک نەبێ پێشکەشی ناکە مسلمان ئاوایە کار و کەسابەتەکەی پاک نەبێ نانی حرام ناخوا ئللا حەڵاڵ دەخوا بە پاکی دەیخوا ئەو ئیشەش کە دەیکا بۆ خەڵک ئللا بە پاک و خاوێنی دەیکا بۆیە ئیمامی ئیبن القەیم حەزار ڕەحمەتی خوای لێبێ ئەو زانە پایە بەرزە دەفەرمێ هەم کاری پەنهان و تۆکمەیە هەم کارەکەی بە پەنهانە هەمیش ئەو پەڕی ئیخلاس و نسۆزی تێدایە ئیمامی ئیبن القەیم دەفەرمێ ئەوە ئیخلاسە
الإخلاص أن لا تطلب على عملك شاهدا غير الله ولا مجازيا سواه. إخلاص برزان أويا داوي لا تطلب على عملك شاهدا، داوا نكي كز ئاگای لە کارەکانت بێ غەیری خوا. ئێستا هەنگ وایە ئەوە ئەرستۆ کە تاقی کردوێتەوە کۆلێکی هێناوە لە شوشە یەک هەنگ نەچۆتە ناویەوە چونکە لەبەر چاوی خەڵکە، ئەڵێ با کارەکانم بەنیهێنی بن. مسلمانیش ئەوە ئیخلاص ئەوەیە من نامەوێ غەیری خوا چاوی لە کارەکانم بێ ولا مجازیان سیواه، چاوەڕێی پاداشتیش لە غەیری ئەڵڵا ناکەم سبحانه وتعالى. بەڕێزان زۆر دیقەتی هەنگ بدەن، دەرسی ژیانی لێەوە فێر بن. ئەگەر دەتەوێت بەهەشتی بی وەکو هەنگ کار بکە، هەم بەنهێنی غەیری خوام ناوێ من چاودێری کامێرەت چییە، ڕەزامەندی مدیر چییە، ڕەزامەندی حیزب چییە، با خوا دەمبینێ. هەروەها پاداشتیش با کەس سوپاسم نەکا، با کەس دەستخۆشیم لێ نەکا، یا ئەڵڵا من پاداش دەکەیم خۆ من بە تۆ سپاردووە، تۆش ڕەنجی چاکەکاران بەزایە نادەی. بەڕێزان دیقەتی خانەکان و شانەکانی هەنگ بدەن. لە هەموو پورەیەکی هەنگە لە ناو شاری هەنگا شاژن هەیە. شاژن سەرۆکی مەملەکەتە گەورەکەیە، بەڵام ئەم شاژنە ئازادی تەواوی داوە بە هەنگەکان. ئازادی داونێت چۆن ژیانیان دەکەن، چۆن خانەکان دادەنێن، چۆن دەگەڕێن بە دووی هەڵاڵەدا، بەرەو کوێ دەڕۆن، چەند دوور دەکەونەوە، لە کام گوڵە هەڵاڵە دەمژن، چەند دەمژن، چەند دێننەوە ئازادی کردوون. یعنی سەرۆک هەیە، شاژن هەیە، بەڕێوەبەری وڵات هەیە، بەڵام تەواوی ئازادیشی داوە بە هەنگەکان. پێمان دەڵێ ئەم بابەتەی هەنگ پێمان دەڵێ وڵاتی ئاوەدان و بەهەشت ئەو وڵاتەیە یاسا و نیزامی هەیە، سەرۆک و لێپرسراوی هەیە، هەرکەس بۆ خۆی نییە، یاسا و نیزامێک هەیە و سەرۆکێکی هەیە، بەڵام تەواوی ئازادی دراوە بۆ چاکەکاران مادام بەرەو چاکە و خێر دەڕۆن با ئازاد بن، با دەستیان کراوە بێ. هەموو وڵاتی پێشکەوتوی ئەم سەردەمە لەو هەنگەوە فێر بوون، یاسا و نیزامیان هەیە، سەرۆکی وڵاتیان هەیە، بەڕێک و پێشی نیزام کار دەکەن، بەڵام لە کاری چاکەدا ئازاد بە، لە کاری چاکەدا خۆت ئازاد بە لە بەڕێوەبردننی ژیانتدا، هەم دڵت بە شانەکەت خۆش دەبێ وەکو هەنگ، هەم بەرهەمی جوانتر پێشکەش دەکەی. بەڵام لە وڵاتی دیکتاتۆریدا، لە وڵاتە دواکەوتەکانی وەکو ڕۆژهەڵاتی ناوڕاست و وڵاتانی ئێمەدا، ئەو کەسێک کە لە سەرەوەیە ئەڵێ دەبێ من چۆن بیر بکەمەوە تۆ وا بیر بکەیتەوە، من چۆن قسە بکەم تۆ وا قسە بکەی، من چیم پێخۆش بێت تۆ وا کاسپی بکەی، من بە کوێدا بڕۆم تۆش بە شوێنی مندا بڕۆی. ئازادی ناهێڵێ، کە ئازادی نەبوو هەر دنیا دەبێتە دۆزەخ. داواکارم لە خوای پەروەردگار، یا ئەڵڵاه جێگەی هەموو لایەکمان بەهەشت بێ، یا ڕەبی خوا جێگەی هەموو لایەکمان بەهەشت بێ، یا ئەڵڵاه لە دۆزەخ بمان پارێزی، یا ڕەبی خوا لە عەزابی دۆزەخ بمان پارێزی. گوناهمان زۆرە لە گوناهەکانمان خۆشبی، لە گوناهی خۆمان و دایک و باوکمان و مەڵ و منداڵمان، لە هەموو مسلمانانی ئومەتی محەممەد خۆشبی صلی الله عليه وسلم. یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەی، دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی، وڵاتی کوردستانمان ئاوەدانکەی، چاکان و مسلیحان لەم وڵاتەدا یا ڕەبی خوا دەستیان باڵاکەی، پێگەیان بەرزکەی. خراپەکاران، گەندەڵکاران، فەسادکاران ئەگە قابلی هیدایەتن یا ئەڵڵاه تۆ ئەلهادی هیدایەتیان بدەی بۆ ڕێگەی ڕاست، هەمومان بە جوانی بەیەکەوە بژین. ئەگە قابلی هیدایەت نین یا ڕەبی خوا خۆیان بخۆنەوە و لە کۆڵ میلەتەکە ببنەوە. ئامین ئامین والحەمد لله رب العالمین.